لە هەنگاوێکی تری وەزارەتی ناوخۆدا کە لە ئێستادا ئەمانەوێت هاوڵاتیان بۆ ئاشنا بکەین کە ئەم پۆرتاڵە خراوەتە کار کە هاوڵاتیان ئۆنلاین لە ماڵی خۆیان دەتوانن فۆرمی دەرهێنان یاخود تازەکردنەوەی مۆڵەتی شۆفێری و لە ئایندەدا بۆ بەشەکانی تر بۆ بەشی تۆمار دەکەوێتە کار کە ئێستا دواتر لەم ڤیدۆیەدا هاوڵاتیان ئاشنا دەکەین بە چۆنێتی پڕکردنەوەی ئەم فۆرمە و تەواوی زانیاریەکان دەخینە ڕوو بۆیان. لێرەدا لە ڕێگەی ئەم لینکەوە سەردانی ئەم پۆرتاڵە دەکەین dlvr.digital.gov.krd. دواتر پێشکەشکردنی مامەڵە بەبێ هەژمار هەڵدەبژێرین، دەچینە سەر مۆڵەتی شۆفێری. لێرەدا چەند زانیاریەکمان هەیە، بۆ نمونە نوێ بۆ ئەو کەسانەیە کە بۆ یەکەم جار مۆڵەتی شۆفێری بەم سیستمە دەردەێنن، دووبارە تۆمارکردن بۆ ئەو کەسانەیە کە لە ڕابردووە مۆڵەتی شۆفێریان هەبوو ئێستا بەم سیستمە مۆڵەتەکان نوێ دەکەنەوە، یاخود بۆ ئەو کەسانەی کە مۆڵەتەکان بۆ کارێک لە هۆکارەکان تێک چووە یاخود ون بووە، و ئەو زانیاریانی تر تایبەتە بۆ کەسانی کە مۆڵەتی شۆفێریان هەیە بە سیستمی تازە و پلاستیکە کە لە ئێستا ئەمەیشمان پێی نییە. بۆ نمونە لێرە بۆ بەرچاوڕوونی بەڕێستان دەچینە سەر دووبارە تۆمارکردن. ئەم زانیاریانی کە دەیبینن تایبەتە بە زانیاری کەسی، بۆ نمونە یەکەم UPN واز لێ دەهێنین، دەچینە سەر ناوی یەکەم بە کوردی، ناوی خۆت بە کوردی لێرەدا تۆمار دەکەی، ناوی یەکەم بە ئینگلیزی کە مەرجە ئەم ناوە بە کەپیتەڵ بنووسرێت و هاوشێوەی پاسپۆرتەکە بێت، هیچ هەڵەیەکی تێدا نەبێت. دواتر دەچینە سەر ناوی نازناو بە کوردی، ئەگەر لە کارتی نیشتیمانەکەدا نازناو یاخود لەقەب دیاری کرابوو ئەوە دەینووسی، ئەگەر دیاری نەکرابوو تەنها خاڵێک دادەنیت. دواتر دەچینە سەر موالیت کە ئەمە یەکێکە لە گرنگترین بەشەکان، موالیت و ڕەگەز کە بە هیچ شێوەیەک ناوێ هەڵەی تێدا بکرێ، زۆر بە وردی ئەبێ ئەمە پڕ بکرێتەوە. دواتر دەچینە وڵاتی لەدایک بوون، عێراق هەڵدەبژێرین، پارێزگای لەدایک بوون، ئەو پارێزگایی کە لەسەر کارتی نیشتیمانەکە دیاری کراوە. هەزای لەدایک بوون، سلێمانی هەڵدەبژێرین، شوێنی لەدایک بوون. ئەم زانیاریانە لە کەسێک بۆ کەسێکیشکە ئەگۆڕێ. ڕەگەز لێرەدا بەپی کەسەکە هەڵێبژێرین. ژمارەی ناسنامە کارتی نیشتیمانی کە لەسەر کارتی نیشتیمانەکە دیاری کراوە، بە وردی ئەم زانیاریانە پڕەکەینەوە. ڕەگەزنامە ئەو کەسەی کە ئەمە پڕ دەکاتەوە، ڕەگەزنامەکەی کوێ سوکاندێک هاوڵاتیمان هەیە کە ئیقامەیان هەیە و ڕەگەزنامەیان وڵاتیشی ترە. گروپی خوێن دیاری دەکەین. ژماری باجی دەرامەت لێرە بەجێ ئەهێڵین، هیچ پڕ ناکەینەوە. پیشە ئەو کەسی کە ئەمە پڕەکاتەوە هەر پیشەیەکی هەبێت بە جۆری پیشەکەی خۆی لێرەیە پڕیەکەینەوە. ناونیشانی شوێنی کار لە چ شوێنێک کار دەکات. دواتر دەچینە سەر ناوی باوک بە کوردی، بە ئینگلیزی ئەبێ هاوشێوەی پاسپۆرتەکە بێ ناوەکە. جا ناوی باپیر پڕ دەکەینەوە کە هەموو ئەم زانیاریانە لەسەر کارتی نیشتیمانی و پاسپۆرت هەیە. جا ناوی دایک، ناوی یەکەم، ناوی باوکی دایک ئەیش پڕ دەکەینەوە. دواتر دەچینە سەر باری کۆمەڵایەتی ئەو کەسە خێزاندارە یاخود سەڵت دیاری دەکەین. ناوی هاوسەر ئەگەر هاوسەر هەبوو، ناوی باوکی هاوسەر، ناوی باپیری هاوسەریش لێرە پڕ دەکەینەوە. ئەم زانیاریانە بە وردی دەنووسین و دواتر سەر هەنگاوی دواتر کە زانیاری ناونیشان و زانیاریەکانی شوێنی نیشتەجێبوون لەسەر کارتی زانیاری پڕ دەکرێتەوە. بۆ نمونە کارتی زانیاریەکەی خۆم ناوەندی زانیاریەکەی ڕزگاریە کە
کە ڕزگاریش یەکێکە لە گەڕەکەکانی سەنتەری پارێزگای سلێمانی. لێرەدا سلێمانی سەنتەری قەزا هەڵدەبژێرین. ناوەندی زانیاریەکەم ڕزگاریە، بۆیە ڕزگاری هەڵدەبژێرین. دواتر بەشی ناوشار و دەرەوی شارمان هەیە کە بێگومان ناوشار هەڵدەبژێرین و ئەو کەسانی کە لە دەرەوی شارەکان دادەنیشن دانیشتوی گوندەکانن دەرەوی شار هەڵدەبژێرن. و لێرە لە گەڕەکەکەیە تەنها خاڵێک دادەنێ و دەچینە سەر ناوچە شەقام ژمارەی خانوو کە لەسەر کارتی زانیاریەکە لە عینوانی سەکەنەکەدا دیاری کراوە. 3 ژمارەمان هەیە لە دەستی ڕاستەوە ناوچەکە دیاری دەکەی، دواتر شەقام، دواتر ژمارەی خانوو و بێگومان و کەسانی کە گوندەکان بوون ئەم بەشانە کراوەتەوە بووان دەتوانن پڕیکەنەوە. بۆی لێرەدا دەچینە سەر ژمارەی موبایلەکە دەنووسین. و ئیمێل بێت شێوەیەک نانووسین، پڕی ناکەینەوە، دەچینە خوارتر. زانیاریەکانی شوێنی نیشتەجێبوون. لێرەدا ژمارەی کارتی زانیاری کە لەسەر کارتی زانیاریەکە ڕقم ئیستیمارە دیاری کراوە پڕی دەکەینەوە. دواتر ڕێکەوتی دەرچوونی کارتی زانیاری لەسەر پشتی کارتی زانیاریەکە تاریخ تەنزیم ئیستیمارە دیاری کراوە پڕی دەکەینەوە. ئەم 4 بەشەی کە داخراوە لە کاتێکدا بۆ کەسی پێشکەشکار ئەکرێتەوە کە خاوەنی ڕەگەزنامەی بیانین و نیشتەجێی هەرێمی کوردستانن. ئەم 4 خانەیە لەسەر ئیقامە و تەیدی ئەنجومەن پڕ دەکەینەوە. زانیاریەکانی ناسنامە کارتی نیشتیمانی. لە بەشی زانیاریەکانی ناسنامەیان کارتی نیشتیمانی کە لەم بەشەدا ئاماژەیە بۆی کە کارتی نیشتیمانیەکەت یاخود ناسنامەکەت لە کام ناوەندی تۆمارکردنی پارێزگاکانی هەرێمی کوردستان و عێراق دەرهێناوە. بۆ نمونە کارتی نیشتیمانەکەی من کە لە بەشی ژمارەی خێزانی ڕقم العائیلی 4 ژمارەی سەرەتایی دەستی چەپ ئاماژەیە بۆ ئەو ناوەندی تۆمارکردنی کارتی نیشتیمانیەکەت لێ دەرکردووە. کە ژمارەکەی خۆم 1292 ئاماژەیە بە سەنتەری قەزای پارێزگای سلێمانی، یاخود ئەگەر ژمارەکە 1293 بێت بۆ نمونە ئاماژەیە بۆی ناوەندی تۆمارکردنی بەکرەجۆی لە شاری سلێمانی، یاخود نمونەیشتر ئەگەر 1314 بوو ئاماژەیە بە سەنتەری قەزای پارێزگای هەڵەبجە بۆ نمونە. و دواتر سەرجەم ژمارەکان بە لیستێک بۆتان دادەنین تاکو بەرچاوڕوون بن لە چۆنێتی پڕکردنەوەی. بۆ نمونە لێرەدا ژمارەی خێزانی لەسەر کارتی نیشتیمانەکە هەیە، پڕی دەکەینەوە. ژمارەی فایل بۆ کەسانێک کە تەسکەریان هەیە، بۆ کەسانێک کە کارتی نیشتیمانێت تەنها سفرێک دادەنین و دەچینە دواتر. زانیاریەکانی ناوەندی خۆراک بەجێ دەهێڵین، ئەمە بە هیچ شێوەیەک پڕ ناکەینەوە. ئەگەر زانیاریەکانمان بە دروستی لێرەدا پڕ کردبەوە دەچینە سەر هەنگاوی دواتر. زانیاریەکانی مۆڵەتی شۆفێری. لەم بەشەدا زانیاریەکان لەسەر مۆڵەتە کۆنەکە پڕ دەکرێتەوە. بۆ نمونە ئەگەر مۆڵەتی سیستمی کۆن تایبەت بوو ئەوە لە سیستمی نوێدا ئاماژە بە PTB دەکرێت. ئەگەر مۆڵەتەکەت گشتی بوو ئەوە لە سیستمی نوێدا ئاماژە بۆ B C1 D1 دەکەیت کە دەتوانیت شۆفێری ئۆتۆمبیلی ساڵۆن، پیکاپ، ئۆتۆمبیلی بار هەڵگر تاکو 7 تەن و نیو بۆ پاس هەتاکو 15 سەرنشین بکەیت. وە نمونەیەکی تر B CE C D1 بۆ ئەو کەسانەی کە شۆفێر یاخود خاوەنی ئۆتۆمبیلی بار هەڵگری گەورن، بۆ ئەو کەسانی کە خاوەنی پاسی سەر و 15 سەرنشینن پۆلی مۆڵەتی B دەچینە سەرەوە B C1 D دیاری دەکەین. بۆ ئەو کەسانی کە مۆڵەتی ئینشائیان هەیە تەنها T دیاری دەکەین.
و بۆ کەسانی کە مۆڵەتی ماتۆرسیلیان هەیە لێرەدا تەنها ئەی دیاری دەکەین. بۆ نمونە مۆڵەتەکەی خۆم کە مۆڵەتی گشتیە، ئێستا وەکو نمونەیەک وەری دەگرین و زانیاریەکان بەو شێوازە پڕ دەکەینەوە کە من هیچ ئۆتۆمبیلێکی گەورە بە ناوی منەوە نییە یاخود هیچ پاسێک، بۆیە تەنها لێرەدا B31 D1 دیاری دەکەین. بۆ دواتر دێینە سەر ژمارەی مۆڵەتی شۆفێرەکە کە نووسراوە لەسەر مۆڵەتەکە، ڕقم الئیجازە، لێرەدا پڕی دەکەینەوە. دواتر دێنە سەر ڕێکەوتی دەرچوونی مۆڵەتەکە کە لێرەدا ئاماژەی پێکراوە 23/6/2010. ئەمە هەر کەسێک بە پێی مۆڵەتەکەی خۆیان بەروارانە دەگۆڕێت. دواتر دێنە سەر پۆلی مۆڵەتی شۆفێرەکە، دەچینەوە سەر هەمان ئەو پۆلانی کە لە پێشترا ئاماژەمان پێکرد، لێرەشا دووبارە دیاری دەکەین. دواتر دێنە سەر ڕێکەوتی کاراکردنی مۆڵەت، واتە ڕێکەوتی بەسەرچوون. لێرەدا ئەم مۆڵەتە لە بەرواری 22/6/2026 بەسەر دەچێت، لێرەدا ئەم بەروارە دیاری دەکەیت. دواتر دەچیتە سەر هەنگاوی دواتر، لێرەدا زۆر گرنگە دووبارە سەیری هەموو ئەم زانیاریانە بکەیتەوە، هەموو ئەو زانیاریانی کە لە پێشووتردا تۆمارمان کرد دیسانەوە جارێکیکە بە وردی سەیری دەکەین، ناو، ڕەگەز، موالید، کە دڵنیا بووین هەموویمان بە ڕاست و دروستی پڕ کردوتەوە. ئەگەر هاتوو هەریەکێک لە زانیاریەکان بە دروستی پڕمان نەکردبەوە، دەتوانین بچینەوە سەر هەنگاوی پێشوو، بۆ سەر ئەو پەیجە، بۆ سەر ئەو شوێنی کە ئەو زانیاریە کە گومانەکەین بە هەڵە کردومانە، دەتوانین دووبارە چاکیکەین و بینەوە ئێرە کە دڵنیا بووینەوە هەموو زانیاریەکانمان بە دروستی پڕ کردوتەوە. دەچینە سەر پێشکەشکردن کە ئەمە دوا قۆناغە. لێرەدا دەتوانین چاپکردنی پوختە هەڵبژێرین کە خۆی ئۆتۆماتیکی ئەم فۆرمەمان بۆ دەکات بە فایلێکی PDF و لە ناو کۆمپیوتەرەکەت یاخود لە ناو مۆبایلەکەت سیڤ دەبێت و ئەبێت ئەم فۆرمە پرنتکەیت و لەگەڵ خۆت بیبێنی بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆ پێشکەشیکەی بە مەبەستی کارەکانت لە بەشی مۆڵەت.